دوای زانیاریەکان لەو بارەیەوە چین دۆخی بریندارەکان چۆنە؟ بەڵێ من سڵاو لێوەش کاتێوەش باش دیارە ڕووداوەکە لە گەڕێکی کەرامەی کەرکک ڕوویداوە تۆمەتبارێک کە بڵین ڕووداوەکەی ئەنجام داوە خود تاوانەکەی ئەنجام داوە ئەندامی هێزانامنیەکانی کەرکووکە دوایەوەی کە بە پێی وتی شایەت حاڵەکان کێشە لە نێوانیان دروست دەبێت لەگەڵ خێزانی یاخود لەگەڵ هاوسەرەکەی دوای هاوسەرەکەی دەچێتەوە ماڵی باوکی ئەو بۆ بردنەوەی بۆ ماڵی خۆی دێتە ماڵی غەزۆری سەردانی ماڵی غەزۆری دەکات دواتر دەمەقاڵێ و بڵین شەڕەخسە لەگەڵ غەزووری و برای خێزانی دروست دەبێت دوای دەمەقاڵی ئەو تۆمەتبارە خودت ئەوەی کە تاوانەکەی ئەنجام داوە دەمانچەی پێ دەبێت تەخە لە غەزووری دەکات بە پێی وتەی شایەت حاڵەکان 5 بۆ 6 فیشک بە سەری غەزووری دەنێ دەم و دەستجیانی لەدەست داوە دواتر خەسووی چەند فیشکێک بە خەسووشەوە دەنێت ئەو بە سەختی بریندار دەکات بە پێی زانیاریەکان ئێستا هاوسەریشی جانی لەدەست داواتە ئێستا قوربانەکان بوونە دوو کوژرا و دوو بریندار و برای ژنەکەشی بریندار کردووە و بەرە شوێنێکی نادێر هەڵاتوە پۆلیس دەستی بە لێکۆڵینەوە کردووە و بە دوای تۆمەتبارەکەدا دەگەڕێن ئێستاش ینی هێزی ئەمنی لە کۆڵانەکە و لەو شوێنی ڕووداوەکە هەیە و تەرمەکانیش ئێستا لە پزیشکی دادی نەخۆشخانەی ئازادین و بریندارەکانیش لەژێر چاودێری چڕی پزیشکین شاید حاڵەکانە دوێنم سلااوت لێبێت تۆ چیت بینی بە چای خۆدەگە بمان بژێڕێتەوە سڵاو لە بەڕێزتێش بێت وەڵای ئەوەی چکە ئێمە جیرانی لە کۆڵانێکی ئەو دوی ئەوانەوەین لە ناکاو تقریبان کاتژمێر 8 و 10 بۆ 8 و چارەک بوو جۆمە لە تەقابوو کە دەرچوونێ دەرو تەماشاکەم هەر چوارەیان بڵێن کە باوکی خێزانی ئەم مجرمە لەگەڵ برای خێزانەکەی لەگەڵ خێزانەکەی و لەگەڵ 4 نەفەر کە لێراکە کەوتبوون دەست بە جێمش گەڕامە ماڵە سیارەکەم دەرکرد و گیانیان بۆ مستەشفای ئازادی نەخۆشانە بارودۆخی بریندارەکان وەڵای بریندارەکانەوە بوو کە غەزووری باوکی خێزانی ئەمرخوای کرد دەست بێجێگانمانە مستەشفای لێ ئەمرخوای کرد و لەگەڵ خێزانەکەی ئەمرخوای کرد و خەسووی و برای خێزانەکەی داخلی عملیاتمان کرد و وەزیان کەمی باشترە ئێستاکە پێشتر ینی کێشەی کۆمەڵایەتی یاخود کێشە لە نێوان خۆی و هاوسەری هەبووە لێرە ئەگەر بڵێن بینی بێت ململانێکە یاخود دەمەقالەکە چۆن بوو لە چێوە دەسی پێ باسکردنی جیرانەکان بڵێ کە مشکلەیەکی وا گەورەش نەبووە مشکلێکی بچکو لە بینی ئەم خێزانە هەبووە ئەمەش خێزانەکەی خاری بۆ هاتووەتەوە ماڵی باوەشی بڵێن کە ئەمڕۆ ئەمەش هاتووەتەوە بۆ ئەوی کە خێزانەکەی خۆی بەرێتەوە بۆتە دەمەقاڵیان بە هۆی ئەوە ئەمیش دەمانچی ڕای کێشا و 15 گولەی لە هەر چواریان داوە وتە یەکێک لە شایەت حاڵەکان بوون ئێستا خزم و دۆست و بڵێن هاوڕێ و بڵێن کە سوکاری قوربانەکان لێرن چاوەڕێن کە تەرمەکان بگەڕێتەوە خود بگەڕێنەوە دواتر بە خاکی بسپێرن لێرە شوێنی ڕووداوەکە گەر پێشان دەی دڵشات ئەمە شوێنی ڕوودا بڵین کوشتنی یەکێکیان ئەمە شوێنی بڵین ئاسەواری خوێنە دیارە لێرەش خەسووی کوشتووە لە پێشماڵیشان بڵین برای خێزانەکەی لەگەڵ خێزانی لەوێ گولەیان بەرکەوتووە ڕووداوەکە بەگشتی سڵاوتان لێبێ کاکەیەوە هیچ لە ڕووداوەکە زانم باشە ئەمە شاید حاڵی دیکە بدوێنم کاکە سڵاوت لێبێت تۆ دراوسێ ماڵی چی لەسەر والله مامە والله مالێک کاک ئەحمەد ماڵێ فەخیرن ئەوە 5 ساڵ ماڵێ هاتۆتە ئێرانە تر هاتی دەمەقاڵی بوو لێوانە تر کابرا تەقی کرد چوونە ژوورەوە تر وەختێک هاتینە دەرەوە سێرماکرد ئەوانە کەوتونە ئیتر هیچ کەمان نەبینی وەخوا هەرەوە نەمابینی کوڕەکە لە دەستگامنیەکان دەوامەکات ئەو کوڕی کە تەقێک بە خودای مامە من نبینیەوە یەکەم جار بینی بەس بینیتم ئەوەنە هەرەوەندەی کە زیاتر نازانین چیکم کە تەقی کرد چوونە ژوورەوە ئیتر خەڵکە ترسێت تەقە بێ ئایتر هیچ کەمان نەبینی هەرەوەندە ماوە خۆش بێت
بەڵێ ئەمە ئەوتەی شایەت حاڵەکانە دیارە پۆلیس ئێمە پەیوەندیان بە وتەبێژی پۆلیسی کەرکووکەوە کرد ئەو ئاماژەی بۆ کرد ئەو چەکەی کە بە تاوانبارەکە بووە خودت لای تاوانبارەکە بووە چەکی بێمەوڵەت بووە و پۆلیس هێزەکانی پۆلیس بە دوای تاوانبارەکەدا دەگەڕێن بۆی دەستگیری بکەن و وەکوتم ئەو دوو تەرمەی کە ئێستا لە نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووکە پاش کەمێکی دیکایی هێننەوە و بە خاکی دەستپێرن و بارودۆخی دوو بریندارەکەش بە پێی و تێشایەت حاڵەکان دۆخی تەندروستیان جێگیرە. هاوکارم هێمن دەلۆ لە کەرکووکۆ لەگەڵماندا بوو سپاس بۆ تۆ هێمن. سپاسی.